مێشکی مرۆڤ کار و پێکاتە سەرەکیەکانی مێشک ناوەندی فرمانە بۆ هەموو لەش وامان لێ دەکات کە ئێمە کێبین زانیاریەکان وەرەگرێت لە هەستەکانمان و کۆنتڕۆڵی بیرکردنەوە و جوڵەکان بۆ گەڕانێکی باشتر ئەمە ئەندامێکی زۆر ئاڵۆزە. زانەکان دابەشیان کردووە بۆ دوو بەش و ناوچە. گەورەترین بەشی بریتیە لە مێشکۆڵە کە دابەشکراوە بۆ دوو بەش کە پێوترێت نیوەگۆی زەوی. پلیدەرەکی ناسراوە بەنیان کەمیان درەخت وەکو درەختی براک. ڕۆکان تەنها 1.8 ئینچ ئەستورە، بەڵام هەروەها پێکدێت لە ملیۆنێک خانە لەگەڵ ڕیشاڵەکان کە نامەکان ئەنێرن بۆ بەشێکی تری مێشک. زیاتر لە 2-3 ڕۆکانی میان دیارنین و سەدەها پێچی بچووک کە بە پێچە دیارەکانی هێڵەکان لەسەر مێشکی گیان لەبەر دروست دەکەن کە کەمتر زیرەکن و مێشکیان ڕوویەکی سافتری هەیە. نیان دابەشکراوە بۆ 4 ناوچە وەک چیلچیلەی گوێ بۆ کەسایەتی و هەستەکان و بیرکردنەوەی بەرزتر و کارامەیەکان وەکو چارەسەرکردنی کێشەکان و کۆنتڕۆڵکردنی جوڵەکان بەردەوامە لە پێشکەوتن تاوەکو میدبیست. چیلچیلەی لاجانگ یارمەتی کردداری بیستن و هەستەوەرەکانی تر و یارمەتی زمانەکان و خوێندنەوە دەدات. بەشی سەرەوەی مێشک بەشداری دەکات لە سەرنجی هەستەوەرەکان و زمان. پشتا سەر یارمەتی بینینی چاوەکان دەدات، لە نێوانیاندا تێگەیشتنی شێوەکان و ڕەنگەکان بێشکەی مێشک. ناوەندی مێشکە هەستەکان و زانیاریەکان ئەگوازێتەوە بۆ میان و یارمەتی هەستی نووستن ئاگداری 12 جووتی دەماری کاسەسەر کریمیۆڵ نێروی لە هەڵگرتنی زانیاریەکان لە هەستەوەرەکانتەوە و لە مێشک و لەشەوە لە خوارەوەی مێشک مێشکۆڵەی لێیە کە ڕۆڵێکی سەرەکیە بینێت لە کۆنتڕۆڵکردنی ڕێخستنەکان و بۆ شایە ڕەنیشاندە. ئەتوانی ڕێگەکەمان بدۆزینەوە بۆ دەرچوون. بۆ نمونە لەژێر خواردترین بەشی مێشک کە مێشک ئەبەستێتەوە بە دڕکەپەتکەوە. دڕکەپەتک ڕێڕەوی دەمارەکان کاڕوات بە هەموو ڕێڕەوی پشتدا ناردن و وەرگرتنی زانیاریەکان لە هەستەوەرەکانتەوە. برینستەم لە نێوانیدا هەستە ڕیشاڵی مێشک کە دەمارێکە مێشک و مێشکۆڵە پێک دەگەێنێت کە یارمەتی کۆنتڕۆڵکردنی هەناسەدانمان دەدات. مێجالا و بلانگاتە کە دەست دەگرێت بە سەردڵ و هەر پارچەکردارێکی تری لەش وەکو ڕشانەوە، کۆکە، پژمی یان قوتدار. لیمپیک سیستەم ناوچەیەکە دەکەوێتە ژێر کردارەکانی میان هەست و سۆزمان کە برایان ڕۆدی سێکوتی تێدایە کە مادەی کیمیایی دۆپامین دەردەدات کەوا لە ئێمە دەکات هەست بە دڵنیایی بکەین. پێشبینیکردنی خۆشی هانمان دەدات بۆ دووبارەکردنەوەی ڕەفتارە گرنگەکان وەکو خواردن و دڵخۆشبوون لەگەڵ هاوڕێکانمان یان کەوتنە خۆشەویستیەوە. بەڵام ئەوە هەروەها هانمان دەدات بۆ دووبارەکردنەوەی ڕەفتارە مەترسیدارەکان وەکو بەکارهێنانی دەرمان. دەرمانەکان ئاماژە بە مێشک دەکەن بۆ دەردانی بڕێکی زۆر بەهێزی دووپامین. ئەم لێشاوەی دووپامین دەبێتە هۆی بەرزی کە بەکارهێنانی دەرمان بە دوایدا بگەڕێن. زۆر قورس دەبێت کە چێژ لە چێژێکی سادەی ئاسایی وەربگرێت. دووبارەبوونەوەی چالاکبوونی ئەم ڕێڕەوە دەتوانێت ببێتە هۆی ئاڵوودەبوون. لیمپیک سیستەم لە نێوانیدا کە ئەمەیەک دەلا کە کردداری هەستەکان هایپۆکەمپوس لە نێو چیلچیلەی گوێکە وەکو میمۆری ئیندێکسە کە بیرۆریەکان ئەنێرێت بۆ بەشی دڵنیای مێشک بۆ کۆکردنەوە و دەستکەوتنەوەیان. کاتێک تۆ پێویستە مێشک کۆنتڕۆڵی زۆر کردار لە ڕێگەی تەوژمی دەماری خێرا دەکات، بەڵام چەند کردارێکی لەش هەیە کە مێشک دەگۆڕێت لە ماوەی چەندین کاتژمێردا یان ڕۆژدا. نهێنیکردنی هۆرمۆنەکان لە ڕێگەی ڕژێنی تایبەت وەکو هایپۆثالامس کە تۆ هەڵدەستێنن لە بەیانیاندا و هەروەها بە لێشاوی ئەدریناڵینی دەردەدات وەک لە کاتی تاقیکردنەوەیەک یان ڕوودانی وەرزشێک ژێر مێشکە ڕژێن. هەروەها پێشی ئەڵێن ڕژێنی گەورە ماستەر گلاند کە یارمەتی دەست بە سەرداگرتنی گەشەی لەش لە گەرمی لەش دووگیانی و لەدایکبوونی منداڵەوە. تینی پینیۆڵ گلاند کە یارمەتی کۆنتڕۆڵکردنی نووستن و سەڵکەی دیانڕیزم. ئەمە تەنها بەشێکی کەمە لە کردداری جوانی و ئاڵۆزی مێشک.